گردە ڤیدۆیەکم بینی زۆر حەزین و کاریگەر بوو کچێکی مناڵە پرسیار لە مامۆسایەکی خۆی دەکات ئەڵێ مامۆسا من دایک و باوکم لە یەک جیا بوونەتەوە بە پورم ئەڵێم دایە و بە زاواکەشمان ئەڵێم باوە گوناحبار نابم چونکە نە دایکم هەیە نە باوک مناڵی داما و باجەکەی ئەدا بۆیە دوڕوو دەکەمە ئەو خوشکە بە ڕێزانەی کە لەگەڵ پیاوی خۆیاندا خراپن دەڵێم پیاوی باش لە دایک و باوکت بۆ تۆ باشترە لە براو کەس و کار بۆ تۆ باشترە پیاوی نیمچە خراپ لە بۆڵە بۆڵی براژنەکەت باشترە کە بۆڵە بۆڵ بەسەر تا دەکات لای پیاوێک بیکە کەمێ ڕێز لێ بگرێ لەوە باشترە براژنێک یا زاوایەکی خراپت هەبێ منەت بەسەر تا بکە بۆڵە بۆڵ بەسەر تا بکە کاتێک سیقە و متمانە لە نێوان ژن و مێردا نەما خۆشەویستی نامێنێت بەڕاستی کاتێک کە خیانەت ڕوویدا لە نێوان ژن و مێردا گەورەترین بەڵگەیە لەسەرەوەی کە ئەو دوو ئینسانە فاشلن چونکە خیانەت لە یەکتری دەکەن